گەنجێکی خەڵکی سلێمانی پارچە مۆسیقایەک بەناوی کوردش سینفۆنیا ئەنووسێتەوە. میوزیکژنێکی بەناوبانگی جیهانی لە ئەمریکا بەناوی لیا کۆفمان بڵاوی کاتەوە. گەنجەکە ناوی کاک ژەنیار ئارامە، تەمەنی 25 ساڵن. کاک ژەنیاری خۆمان بە ئامێری ئۆرگن پارچە مۆسیقا کوردی ڕەسەنەکەی نووسیوەتەوە. ئەم ئامێری ئۆرگنە لە کوردستانە هەر نییە. دوای ئامادەکردیشی نردوێتی بۆ ژەنیارێکی بەناوبانگی ئەمریکی، ژەنیارە ئەمریکیەکەش مۆسیقاکەی بەناوی کوردستانەوە لە بەردەم مۆسیقیەکانی تری وڵاتەکەی خۆیان حەزف کردووە. کاک ژەنیار قسەی بۆ ژیوەر عەبدوڕەحمان پەیامنێری ئاوا کرد، دەڵێ کاکە دەمێک بوو دەمویست پارچە مۆسیقایەکی عالەمی بەناوی کوردستان بنووسمەوە بۆیەوە ناوی کوردستان لە جیهانا بناسرێتەوە. لە کۆتایی ئەتوانیم خەونەکەم بێنمەتی. مۆسیقاکە تێکەڵەیەکە لە نێوان دوو پارچە مۆسیقای فۆلکلۆری کوردی و پارچە مۆسیقایەکی کلاسیکی جیهانیە. ئەڵە دوایەوەی کە ئامادەشم کرد ناردم بۆ خاتولیا کۆفمان کە ژەنیارێکی بەناوبانگە لە ئەمریکا. خاتولیا نۆتەکانی زۆر بەدڵ بووە، لەوێ بە شانازیەوە لە بەردەم ڕەفیقەکانیە بەناوی کوردستانە و مۆسیقاکەی پێشکەش کردوون. جا کاک ژەنیارەڵێ ئەم ئامێرەی کە مۆسیقاکەم پێ دروست کردووە لە هەموو عێراق و کوردستانە نییە، هیوادارم بێنرێت بۆی کە بتوانین میوزیکی کوردی بە جیهانی بکەین. ئەمامەش